بینەران هەڵبەتە پێکهاتەیەکە ڕاستەن و کەڤنار و سەرەکە یا مووسڵێ و پارێزگانەینەوە مەسیحینە بێگومان ئاساوار و شینەوارێنانەک و نەمرۆت گەلێکیندن گەواهی دەڕەوەیەکەنە تایبەتی پڕانیان لە دەشتانەینەوە دەکەمک و دەشتانەینەوە بەحەشتا عێراقێتە حەسەباندن بە دەشتێکە بخێر و بەرەکەتە گەل و بحەتەنها ناڤەگەرن عامر حوزەیران ئەو ئەندامی مەکتەبا سیاسیە پارتیا دەموکراتە بەیت نەهرێنە نەها لە هەولێری گەلمەیە کاکامر دەماتە باش بە ئیدی گەل و بۆ حتا بێگابێژی هون ناڤەگەرنە دەشتانەی نەواوەی جنەتێ ئەنی حتانها سەدەمین سەرەکە چنە هین هێشتا دە ئاوارەیەدا دژین زۆر سپاس حتمما دەشتی نینەوە یەکێکە لە شوێنە هەستیارەکان لەسەر ئاستی عێراق و یەکێکە لەو شوێنانە کە کێشە لە سەرەکانە و مەشمولیشە بە مادەی دەستوری ١٤٠ کە تا ئێستا هیچی بۆ نەکراوە. دیارە گەلی کلد و ئاشووری سریانی ئێمە ڕوبەڕووی چەندەها دەربەدەری و قەتل و عام بووینە کۆمەڵکوژی بووینەتەوە بەڵام لە دواییان پاشروخانی ڕژێمی بەعس ڕوبەڕووی چەندەها تیرۆر و دەربەدەر و ئاوارە بوونەتەوە تا ئێستا ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و دەربەدەری دەوڵەتانی ئیقلیمی و بۆ دەرەوەی وڵات سەفەریان کردووە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی تا ئێستا لە ڕووی یاسایی و لە ڕووی ئەمنی لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تا ئێستا عەرزیەتێکی گونجاو نییە تا ئەو خەڵکە بگەڕێتەوە شوێن و حاڵی خۆی بەدەر لەوە ناپارێزن ینی ناپارێزن لە ڕووی قانون و لە ڕووی یاساوە بۆیە ئەمە دەبێتە گرفتێکی زۆر ئاستەنگ بۆ گەڕاندنەوەیان دومیشت کە زۆر مهمە زۆر گرنگە لەسەر ئاستی مووسڵ و دەوروبەری ئاشتی کۆمەڵایەتی تا ئێستا حکوومەتی عێراق لەسەر ئەم خاڵە هیچی نەکردو ئاشتی کۆمەڵایەتی بەرپا بکات چونچە ئەگەر ئاشتی کۆمەڵایەتیمە لە نێوان ئەو خەڵکەدا نەبێت زەحمەتە خەڵکەکە بتوانن لەگەڵ یەکتری هەڵس و کەوت بکەن لەگەڵ یەکتری بژین جارێکی تر سەدان ساڵە خەڵکی ئێمە لە مووسڵ وەکو یەکەمین نەتەوە کە لە مووسڵ بووە لە مێژووە ئەگەر بۆیان باسی بکەینەوە ئاسارەکانی وجودی ئێمە شایەتی ئەوەن کە گەلی ئێمە بە سەدان ساڵە هەزاران ساڵە لەم شارە وەکو شاری مووسڵ دەژیت جا لە وەکو عێراق بۆیە ئەمە دەبوایە لە حالەتێکی زۆر باشتر بواە حکوومەت زیاتر گرنگی بەو میلەتەدا بە لە هەموو ڕۆیەکەوە لە ڕووی یاسایی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئیداری لە ڕووی سەقافی لە ڕووی ئەو شتانەی بتوانن خەڵکەکە بتوانێت جێگیر بێت سەرەتاش من وتم یەکێکە لە پێکاتە زۆر ڕەسەنەکانی مووسڵ وەکو نەمرۆت تو باسی ئاساوارت کرد عنی بوو گرنگی بێوە نادرێ بۆ ئەو ئاشتیە کومەڵاتکە بەرپا ناکرێ بۆ خزمەتی ناوچەکەتان ناکرێ بۆ ئەمنیەتێکی کونکریتی لەو منتەقە دەستە بەر ناکرێ چێ سەبەبە؟ چونکە دیارە حکوومەتی عێراق بەرپرسە لەو مەلەفەیە ئەگەر بتوانین بڵێن لەو مەسەلەیە حکوومەتی عێراق بەرپرسە بۆ ئەوەی ئاشتی بەرقەراربوونی ئاشتی لە نێوان خەڵکانی ئێمە و خەڵکان و دەور و پشتی کە لەگەڵیدا دەژین سیاسەتێکی گونجاوی نییە سیاسەتێکی پلانێکی گونجاوی نییە بۆ ئەوەی خەڵکەکە بتوانی لێودا بژێت گرنگی پێ نەدراوە لە هەموو ڕۆکە گرنگی پێ نەدراوە کە تۆ ئەو خەڵکە گرنگی پێ نەدەی ناتوانانی لەگەڵ خەڵکانی تردا بژی وەکو بڵێ ئەگەر جیاوازی لە نێوان ئەم خەڵکەدا هەبێت ئەو خەڵکە شعور بە نەفسەتێکی زۆر وەکو بڵێ دەکا کە ئەمە مەقبول نییە لەم وڵاتە لەم شارە بۆیە کە ئینسان مەقبولیش نەبێ ناتوانانی ژانێکی شایستە و ژانێکی گونجاودا بژێ بۆیە لەسەر حکوومەتی عێراقا پلانێکی گونجاو دابنێت بە تایبەتی دەبوایە لە پاش ڕوخانی ڕژێمی بەعس پلانێکی زۆر پتە و تۆکمەی هەبوایە بۆ ئەوەی ئەو کێشانە ئەو هاوچێشە سیاسیانە ڕۆیان نەدابا بەداخەوە کە ڕۆیاندا نەک خەڵکانی ئێمە خەڵکی تری وەکو یەزیدی و خەڵکی عەرەب لەوێ خەڵکی کورد لەوێ هەموو ئەم خەڵکانە زەرمەند بووینە بەڵام ئێمە باسی گەڵی کلد و ئاشووری سریانی دەکەین بە دەرەجە یەک کە زەرمەند بووینە بە دەیان و سەدان و هەزاران خەڵکیان لێ تیرۆر کراوە و کەشفی نەکردووە دیاری نەکردووە کە چێ کوشتووە توکێ
كي سببي بأو مسائلانا مطران فرج رحو درهێدا و لە کەنیسە و دوای ئەوەی کوژرا و جەنازەکەی فرێدرا تا ئێستا کەشفیان نەکردووە کە چێ ئەم مەترانە کوشتوویەتی و یاخود بە سەدان و هەزاران گەنجی ئەم گەلەکەمان تیرۆکران کەسیان لێ ناپرسێ بۆ ئەوەی کە کەست لێ نەپرسێ ئەم خەڵکە بەبێ هیوا دەبێ بەبێ هیوا دەژێ لەم شارە بۆیە گەڕاندنەوەی ئاستەم دەبێ بۆیە حکوومەت دەبێ حکوومەتی بەغدا دەبێ زۆر جددیتر جددیانەتر بیر بکاتەوە ئەجینەنا ئەگەر ئەوەی لەوێش ماوە ئەم قسەیە زۆر گرانە بۆ من بەڵام نامەوێ قسەش بیکەم بەڵام ئەو خەڵکەی کە لەوێش ماوە ئەگەر وەکو بڵێ شتێکی نەبێ کە حیمایی بیکە ئاستەمە ژیانی لەوێ بەسەر ببات بەڵێ ئەمە ئەوەی تاڵێ لە کاتێکدایە کە لە دوای 2023ەوە مەسیحیەکانی حتا بەغدا ناوچەکانی تری عێراق زۆرترین زەرەریان بەرکەوتووە وەکوتوتی لێ شەهید کراون دەربەدەرکراون هەر هەمویان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ئانیش بە وڵاتانی دەرەوە ڕۆیشتن لە ئێستادا هەندێک کەس وەکو مەسیحی دەرکەوتون خو بە نوێنەری مەسیحیەکان دانێنن هێزی چەکداریان هەیە و حتا وەزیری کوچی کوچبەرانیش خەلکی دەشتی نەینەوایە کە ئێستا داوا دەکات کەمپەکان دابەخرێت هیچ بەی شێوەیە یارمەتی ئاوارەکانی بەهۆی ناوچەکانیان ڕوو لە هەرێمی کوردستان کردووە ناکات کەواتە ئەم تابلویە ئەم فۆرمە ئەم شێوازە تەعاملە چۆن لێک دەدەیتەوە بە تەسەوری من ئەم سینیاریۆیە تێکرارانە دووبارەکە لەسەر گەلی ئێمەدا دووبارە دەبێتەوە ئەمە خۆی لە خۆیدا دووبارە ئیشارەتێکە بۆ ئەوەی خەڵکانی ئێمە چاوترس بکرێن و بە تەهدید و بە هەندێک مەسائلی تر نمونەیەک بۆ دێنم تەقاندنەوەی هۆڵی ئاهەنگگێڕان لە بەغدێدا قەرەقۆش ئەمە بووە هۆی سەبەبی بە دەیان و سەدان خێزان کۆچ بکەن بۆ دەرەوە من یەکشت دەڵێم من لە پاش ڕوخانی ڕژێم لە 2023 بەدواوە کە وجودی هێزی پێشمەرگەی کوردستان لەوێ بوو خەڵکەکە بە پێ قسەکانی خەڵکەکە زۆر مطمئن بوو زۆر خەڵکەکە ئارامتر بوو ژیانێکی شایستەی هەبوو ژیانێکی خۆشتری هەبوو بەڵام ئێستا کە وەکو جەنابیش دەڵێ هەندێک لەم لاولاولا دەردەکەون ئەوە ناگەیەنێ بە هەندێک قسە و بە هەندێک مەسائلی ینی بە سیناریۆ بە هەندێک ینی خۆپێشاندان و عەرزی عەزەلات ئەمە هیچ بۆ گەلی ئێمە لەوێ ناگەیەنێ تۆ بڕۆ خەڵکی ڕئی بۆ چوونی خەڵکەکە وەرگرێت چۆن قسە دەکەن ئەمە خەڵکەکە شتی دەوێ شتی فعلی دەوێ نەک بە قسە نەک بەستەنها نەخۆ عەرزکردن و دخۆ دەرهێنان ئێمە وا دەکەین وا دەکەین خەڵکەکە دەیەوێ مطمئن بی لە ژیان و لەسەر و ماڵی خۆی قانون چەسپاو بێ قانون سەروەر بێ حمایە بکرێن لە هەموو ڕۆیەکەوە دووبارە بوونەوەی کۆمەڵکوژەکە بەسەرێ دووبارە نەبێتەوە خەڵکەکە خەڵکانی ئێمە ئەوەی دەوێت هیچی تری ناوێ بەڵێ بەڕێز عەمر حوزەیران ئەندامی مەکتەبا سیاسیە پارتیا دەموکراتە بیت نەهرێن لە هەولێرە گەلێک سوپاس